خەمی خێزان و پاراستنی شکۆی خێزان لە کۆمەڵگا و زۆربوونی کێشە خێزانیەکان لە کۆمەڵگای کوردی، مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینی و یاساناس و کۆمەڵناس و ڕۆشنبیرانی هەرێمی کوردستانی لە دەوری یەکتر کۆ کردوتەوە بۆ دیاریکردنی هۆکار و هەروەها چۆنیەتی چارەسەرکردنی کێشە خێزانی و کۆمەڵایەتیەکان. بە مەبەستی چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی بەستنەوەی کۆلێژ و ناوەندە ئەکادیمیەکان بە کۆمەڵگا، بەتایبەت ئەو کێشە خێزانیانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی تاک و خێزانەکان دەبێتەوە. سەنتەری سەلاحەدینی ئەیوبی سەر بە کۆلێژی زانستە ئیسلامیەکان دووەمین کۆنفراسی تایبەتی خۆی لەسەر شکۆی خێزان ئەنجامدا. پرسی خێزان ئەگەر سیر بکەین لە جیهانگیری کۆمەڵێک پرس ورژاندراون کەوا ئەم پرسانە کۆمەڵێکیان ڕەهەندەکانیان لەگەڵ شوناسنامەی کوردەواری و یاخود دیدگای عورفی کوردەواری ناگونچێ یاخود دەبێتە پەرتەوازەیی خێزان یاخود مەترسی لەسەر پرسی خێزان لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە هەڵساین بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسەکە. ئەم کۆنفرانسەش بریتیە لە نووسینەوەی 15 توێژینەوەی زانستی لە دیدگای ئاینی و کۆمەڵناسی و هەروەها یاسایی و دەروونناسی. ئەمانە هەموو توێژەری پسپۆرن توانیمانە تا ڕادەیەک لە تۆی ئەم توێژینەوانە چارەسەرێکی مامناوەند و یاخود هەندێک دیدگای نوێ بخێنە بەردەست بۆ ئەم بابەتە. شارەزانی پەروەردە و مامۆستایانی زانکۆ لەبارەی کێشە خێزانیەکان کۆکن لەسەر ئەوەی کە پاراستنی خێزان ئەرکی حکوومەت و ناوەندە ئەکادیمیەکان و هەموو لایەکە و پێیان وایە لێک هەڵوەشانەوەی خێزان کۆمەلگا بەرەو شێواوی و پەرتەوازەی دەبات بە پێچاوانەوە پەروەردەیەکی تەندروستی خێزان بۆ تاکەکان هۆکارێکی سەرەکی هۆشیاری و ڕۆشنبیربوونی کۆمەلگایە. بابەتی قیەم و مەبادی و ئەخلاق و کللتور لە نێو خێزانی کوردستانی لە سەدان ساڵە ڕەجی داکوتاوە. ئەمەش ئاوێتە بووە لەگەر سەقافەت و دینداری ئاینی پیرۆزی ئیسلام. لەبەرەوە پاراستنی شکۆی خێزان ئەرک و واجبی سەرشانی هەموو لایەکمانە، دەستگاکانی ڕاگەیاندن، وەزارەتەکانی معنی لە حکوومەت. لەبەرەوەی ئێستا زۆرێک لەو تێکچوونی خێزانەکان بابەتی ئەوەی بەڕاستی بابەتی ئەو دڕامانەی کە تەرجمە دەکرێن بەبێ ئەوەی حساب لەو بابەتی کللتوری کۆمەڵایەتی بکرێ. تەنانەت کۆمەڵە کشتمانەیە، ینی بابەتی منداڵانە فلام کارتۆنە، تێکدانی شیرازەی خێزانە، تێکدانی پەیوەندەکانی خێزانیە، کۆمەڵێک کاریگەری دروستەکە. بۆیە دەبێوانە فلتەری تێدابی هەومان لە شیرازەی خێزان کاڵدەوەشێ زەرمەندین. ئەوجا بۆیە ئێمە هەمومان دەی بەرپرسیاتی خۆمان هەڵگین بەرامبەری. پاراستنی خێزان و دەستگرتن بەو بەها جوانانەی کۆمەلگای کوردەواری ئەرکی هەموو خێزان و تاکەکانی کۆمەلگایە، بەتایبەت کە لە هەرێمی کوردستان لە سای ئەو سیستەمە خراپەی حکومڕان و هێزە دەسەڵاتدارەکان خوڵقاندویانە خێزان لە بەردەم هەڕەشەی هەڵەشانەوە و پاراستنی شکۆی خێزانەکان لە مەترسیدایە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.